ئەم کەمپینە لە ئێمڕستایە کۆتایی پێدێ بەڵام بێگومان چالاکیەکانی جەماوەری سێسایق و لایەنەکانی سێسایق بەردەوامە بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان. ئێستا و هاوکاریانەی کە لە سێسایق ئامادە بوون ئێمە ڕایگەێنین لێرە کۆمان کردوتەوە ئێبێن لە سلێمانی تەسلیمی مانگی سووری ڕۆژاوای کوردستان یەکەین. بڕی 2,600,000 دینار هاوکاری کۆبۆتەوە و پارە. ئەتوانین بڵێن زیاتر لە بڕی 2 ملیۆن دیناریش دەرمانی پزیشکی کۆکراوەتەوە. خواردنی مناڵان و پێویستی مناڵان و جلوبەرگ و جێوبان و هەتا فەرش و هەندێک یاری و لە ئاوی ئەو شتانەی مناڵان کۆبوون کراونەتەوە. زۆر ماڵ لێرە هاوکاریان کردین، ماڵەکانی خۆیان پێداین بۆ کۆکردنەوەی هاوکارەکان، گەراج و مەخزن و دوکانەکانی خۆیان پێداین بۆ کۆکردنەوەی هاوکارەکان. دڵسۆزیەکی بێوێنە هەبوو، یەک ڕێزیەکی نیشتیمانی زۆر جوان هەیە ئەمڕۆ. ئەتوانین ئەمە بکەینە ئامانجێکی مەزنتر لە پێناو کۆنگرەی نەتەوەی یەک ڕێزی نیشتیمانیە ئیسفادەی گەورەی لێ بکەین. کەمپینەکە پێکاتە بوو لە کۆکردنەوەی شیری مناڵوە خۆراک وە پارە و هەر کەرەسێکی تر کە خەڵکی لەتوانایە نابێت و خەڵکی بە خۆشحاڵیەوە بۆ قەزای سێ سادق خەڵکەکەی بەشدارێکی زۆریان تیاکە توانیان هاوکارێکی زۆر کۆ بکەینەوە و زیاتر لە 10 تەن خۆراک و شیری مناڵ کە یاری مناڵ بەتانی خۆراک ئەمانە پێکاتە بوون توانیمان لە ڕێگەی مانگی سووریەوە بینێرین بۆ ڕۆژاوای کوردستان.